بەرگەی دوور و تەشریکەکەینەوە یاخوا بەختی بێن سەر و سەرچاومان تبێ بە عیلمەوە بەڵکو زۆر جار عیلم ئەبێتە حیجاب لە بەردەمی ئینسان کە ناهێڵ بگا بەخوا دار و 200 ساڵی تەسەووف هەرتی نەگەیشتووە تەسەووف ئەڵێن ئیشی دڵ مەدە بە عەقڵ ئیشی عەقڵی دڵیش عەقلیش مەدە بە دڵ ئەوان ئیشەکان تێکەڵ ناکەن بەتە سەرەکیەکانی علمی کەلامن علمی کەلامیان داهێناوە علمی کەلام دی ئیمانت بۆ پێناسە ئەکا بە بەڵگەی عەقڵی بوونی خوا پێغەمبەرایەتی پێغەمبەر صالحا ولا تجعل لأحد فيها نصيبا آمين إصلاح خير قدرتها للرجل أقدرشان باتوا لهذه الكتابيان ومسائل برز خوشويست أحمد الوان إصلاح خير قدرتها للرجل أحمد الوان برز تستاج بيستيبا هنر دبين لانكا محمد حسين بعد قرشي وجين بصر بغفرة تاوكردن يابون هەناسەکانە نەژبارد هەناسەکانە نەژبارد چۆن قسەی کردو چۆن نێوی جوڵان و چۆن زەردەخەنەی کردو چۆن هەستا و چۆن تەوقەی کردو هەرچەند دەگەڕێم بێ سەر و شوێنما بەناوی خوای گەورە و میرەبان دیارەم شۆیمەوەکو لقی تەکیە ڕێکخراوی و قوتابیانی کوردستان وەکو عادەتێکی ساڵانە هەڵساین بە سازدانی ئەم کۆڕە عیرفانیە و ئامانجیشمان لەوەیە و کۆمەڵ خەڵکی کە بەشدارە بن کەمێک دووریان خێنەوە لەو دوندیان پڕ لە مادیگەرایی و جەنجاڵی هەموو لایەکتی کەوتین تۆزێک بە دنیای ڕوحانی و ئیمانی شادیا بکەین ئینشاءڵڵا بەرهەمەکان جێی خۆی گرتەوە وتەکان جێی خۆیان گرۆ کاریگەنە سەر ئەو بەشداربوانە دروست کردووە کە ئامادە بوونە زۆر سوپاس بۆ کەناڵی پەیامیش کە ساڵانە لەگەڵێمە بەشدارن و لە گواستنەوەی ئەم پەیام و بەرهەمانە بەشدارن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه هەڵبەت لەم شەوە عیرفانیە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە قیتەکەی پێهێڵسان باگێشکرا بووین ئێمەش بە بابەتێک بەشدار بووین بابەتەکەمان بەرامنشانی چۆن بە سەلامەتی بگەین بەڕاستی ئەم ڕۆژگاری کە تێژین هەموو ئەم معانات و ناڕەحەتەی کە ڕووی کردوەتە خەڵک و گەنجان و لاوان بە تایبەتی لە ئێوارە کۆڕێکی عیرفانیە ئەم کۆڕە عیرفانیانە بەڕاستی زەرورن و سوپاس بۆ ئەم ڕێکخراوە جوانە کە ئەم شەوکۆیان کردینەوە و فەرقێکمان کرد لە نێوان مەجلیسەکانی تو ئەم مەجلیسە ئیمانیانە بەڕاستی بۆ ڕۆژگاری ئەم سەردەمەمان بۆ ئەم هەموو ئاڵۆزیانەی کە لەسەر دەروونەکان هەیە لەسەر دڵەکان هەیە ئەم کۆڕە عیرفانیانە هەڵبەت دەرمانێکی جوانە چارەسەرێکی گەورەیە بەخواچوونەوەیە کە بۆ پێخستنە سەر ساڵێکی تازەی تەمەنمان کە ئێستا بووەتە باو لە لای خەڵک و ساڵێکم بەڕێ کرد و ساڵێک دەست پێەکەم بەجددی ئەم کۆڕە عیرفانیانە و ئەم کۆڕە ئیمانیانە زەرورن بۆ زیاتر چالاکردنی دڵمان بۆ زیاتر چالاکردنی هەست و بیرمان بۆ زیاتر برەودان بە معریفەمان بە زانستمان بە ئەخلاقیاتمان بە سلوکمان بە تربیەتمان لەم سەردەمەیە کە مرۆڤەکان ئەوەندە لە ڕووی معنەوی و ڕۆحی و ماندوین و جیهانی مادیگەرایی بەڕاستی هەست و بیرکردنەوە و حەز و ئارەزوەکانی مرۆڤی داگیر کردووە بۆ مرۆڤایەتی بەگشتی و بۆ کەسی ئیماندار و باوەڕدار بە تایبەتی ئەم جۆرە چالاکیانە ئەم خەڵوت نشینانە ئەم شەوانەی کە بۆ بدەمەزرکردنەوەی ئیمان و جارێکی تر پەروەردەکردنەوەی معنەویت و ڕۆحمان و پاکردنەوەی دڵ و دەروونمان بەڕاستی زۆر گرنگن یەکێکە لە زەروری پێویستیەکانی ئەم سەردەمە کە پێویستە موسڵمانان زۆر گرنگی بەم جۆرە چالاکیانە بدەن. خی گەورە پاداشتی ئەو برا بەڕێزانە بداتەوە کە لە پشت سازکردنی ئەم چالاکیەوە بن بەندە بە بەشداریکردن بە پێشکەشتنی بابەتێک لەبارەی چەمکی معریفە لەلایەن ئەهلی تەسەووف بە درێژایی 1200 ساڵی ئەم مێژووە عریفەکان چۆن باسی معریفەیان کردووە سەرچاوەکانی معریفە و دەستگای تێگەیشتن و بەدەستانی معریفە چییە چوومە خزمەتیان و هەروەها بۆ ئەوەش چەند بیت شعرێکی عارفی گەوری کورد مەحویمان بە بەڵگەی هێنایەوانێ. سەرەتا دەستخۆشی تایبەتم هەیە بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ جاندانی ئەم چالاکیە گرنگە بەڕاستی ئەمەی کە ئێستا ناویراوە شەوی عیرفانی یەکێکە لە حرە چالاکیە جوانەکان کە هەموو کەسێک بەڕاستی ڕوحی دونی ئەم جۆرە دانیشتانەیە ڕوحی دونی ئەم جۆرە ئامۆژگاری و قسە جوانانەیە ئەم شەوە عیرفانیانە هۆکارێکە بۆی کە کۆمەڵی خەڵک لە هەموو چین و توێژەکان کۆ بخاتەوە
کۆمەڵی مامۆسای بەڕێزۆک و ئەم شەو کۆمەڵە قسەی جوان بدەن بە گوێیانە ئەو برا ڕێزەدەن خۆشانە سەدا و ئاوازێکی خۆش بدەن بە گوێی و خەڵکەیە یعنی من تێبینیم کرد لە ناو ئەم خەڵکانەیە هەموو چینێکی تیا بوو هەموو نەوە ئینسانێکی تیا بوو لە گەورە بچووکەوە تەنانەت ئەو مناڵانەمە بینی لەسەر چۆک دانیشتون تا کۆتا دقی ئەم شەوە عیرفانیە تەنانەت جوڵەیەکیان نەکردەوە بەڕاستی لەمەوتی ئەگەی ئەم جۆرە چالاکیانە زۆر زەڕورن هیوادارین ئەمە بەردەوام بێت و من جێی خۆشحاڵیە شانازی یەکەم کە یەکەم ڕۆژی ساڵی 2026 لەم چالێکە جوانەیە بەشدار بوومە دووبارە دەستخۆشیان لێ